بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەت و بەرەکاتی خوای گەورەتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان. خۆشحاڵم کە لە ئەڵقەی 12 لە بەرنامەی ڕۆشنایی دەگەمە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەتی زانە و بیرمەندی کورد جەنابی مامۆستا عەلی باپیر. مامۆستا گیان یاخوا بەخێر بێی، سوپاست دەکەین. سپاس بۆ ئێوەش و ئێوەش بەخێر بێن کاکە. جەنابی مامۆستای، دەینە سەر بابەتی پارێزکاری تەقوا لە درێژەی ڕۆشنایی خستنە سەر نێوڕۆکی کتێبی مسلمانی ڕاست و ساق چێە؟ دیارە لەم بابەتە جەنابت لە سەرەتادا پارێزکاریت بەکارهێناوە لە بۆ پێناس و ناونیشانی تەقوا و لە چوار بڕگەدا باسی تەقوات کردووە. لە سەرەتا بێمە سەر چەمک و واتای تەقوا چییە؟ الحمد لله رب العالمين وصلى الله تعالى وسلم وبارك على خاتم الأنبياء والمرسلين وإمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك محمد جان وشي تقوى لقرآن دا زور بكار هاتوا، يعني صدان جار بكار هاتوا، وكو طبعا وشيش عربية، وكو الريشة زمانوانيكي لا وقاوة هاتوا. وقى يقي وقاية، أمزا اتقى يتقي تقاة، فهو متق. وقى واتباراستي، وقاية واتباراستن، يقي واتدي باريزي، أمزا اتقى واتخوي باراست، خوي باراست، يتقي خوي ده باريزي، فهو متق أو خو باريزة. كوات التقوى واتخو باراستن. بويا من بباريزكاري ما نام كردو لزماني كردي دا هنديك دلن باريزكاري، بلان باريزكاري معناه حفظة، حفظ يحفظ حفظا، حفظ واتا باريزكاري. بلان تەقوا بە پارێزکاری واتە کاری بە پارێز، کاری بە وریایی، نەک پارێزگاری واتە ئەو شتە بپارێزی، نا. چونکە تەقوا واتە ئەتۆ کار و ژم و جۆڵ و هەڵس و کەوتەکانت بە پارێزەوە بکەی، بە وریاییەوە بکەی، بە بەرچاوڕوونیەوە بکەی. و وشەی ئەمە لە ڕووی زمانەوانیەوە. لە ڕووی وەکو زاراوەی شەرعی تەقوا، راغب الأصفهاني لكتاب ناوداركي خوي مفردات ألفاظ القرآن أوا بيناسي دكا. وصار التقوى في اصطلاح الشرع حفظ النفس عما يؤثم. والله التقوى لزاراوي شرع دا بريتيل لخو باراستن لهر گناه بار كريك. لير دا بيوسته هالوسط بكين گناه بار كر بريتيل شي، زاري گناه بريتيل شي. من لكتابي قرانا ولا إخوة كتاسة شجر شعب كراوته توبة، ولا كتابي الرجاء صالح بن برو خاسون جدا، ولا كتابي جاني جدا باسم كردوه لراسي دا جناه شمك باوكي بريتيلا بباري نريني دا واتا بوينا حرام خوري، درو كردن، دزي كردن، زنا كردن، قتل كردن، ببار النرينية كيدا. يزور بي خلشي جناح زياتر ببار النرينية كيدا، ببار السلبي ومنفية كيدا تيدقان بلام كتماشي قرآن دكين جناح بر لويش كاندني قدغة كان بي شواندني أركا كان وبر لوي بباري نريني دا تماشا بكرده ببار أرينية كيدا تماشا بكي. واتا جناح بريتيلا جێبەجێ نەکردنی ئەرکی سەرشان و ئەنجام نەدانی ئەرکەکان تەماشا بکە. ئەگەر خۆمان لە بارە ئەرێنیەکەی گوناح پاراست، بارە نەرێنیەکەی بۆ خۆی مسۆگەر دەبێت. چۆن؟ ئەگەر خۆمان لە چواندنی نوێژ پاراست، واتە نوێژمان کرد، نوێژکەری چاک بووین، ئین الصەلاة تەنها عن الفحشاء والمنکر لە سوورەتی ئەلعنکەبوتدا. نوێژ قەدەغە دەکا واتە خاوەنەکەی قەدەغە دەکا لە فەحشا هەموو ئەو گوناحانی کە ناقۆڵا و دزێون ناشیرینن، والمنکر هەموو ئەو گوناحانی کە خراپن و بەدن و زیان بەخشن.
کەواتە ئەگەر کەسێک خۆی لە نوێژ نەکردن پاراست و نوێژەکانی کرد نوێژەکانی دەیجێڕنەوە لە خراپە. ئەگەر کەسێ نوێژکەر بوو ئەهلی مزگەوت بوو ئەهلی نوێژی بە کۆمەڵ بوو ئەهلی جومعە بوو معنە بۆ خۆی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەهلی باڕومەی خانە و ئەهلی کافتریا و ئەهلی بڵێ نێرگە لە خانە و ئەوانە نابێ گومانی تێدانی ئەهلی قومارخانە و شوێنی پیس و خراپ نابێ و لەگەڵ کەسانی باشدا دەبێت هاودەم و هاوڕاست گومانی تێدانە. کەواتە تەقوا بەر لەوەی بریتێ بێت لە شکاندنی قەدەغەکان نەشکاندنی قەدەغەکان بریتێ لە نەچواندنی ئەرکەکان و متەقی بەر لەوەی بریتێ بێت لە کەسێک کە خۆی دەپارێزێ لە حرامخۆری لە دوزی لە جەردەیی بریتێ لە کەسێک کە خۆی دەپارێزێ لە شواندنی ئەرکەکانی سەرشانی و نوێشکەری چاکە ڕۆژ و گوری چاکە و کاسبی حەڵاڵ دەکا و لەگەڵ خەڵکدا بەڕەوشتی جوان مامەڵە دەکا چونکە ئینسان لێک کاتە ناتوانێت ڕازگۆ بێ درۆست نیش بێ ناتوانێت حەڵاڵ خۆر بێ حرام خۆریش بێ ناتوانێت زاڵمیش بێ و دادگەریش بێ ناتوانێت بەڕەحمیش بێ و دڵڕەقیش بێ دەبێت کەیشان بێ وانە کەواتە تەقوا دەبێت ئێمە تەرکیز و کۆبیرمان لەسەر لایەنە ئەرێنیەکەی بێ. ئەگەر تەماشا بکەین خوای پەروەردگار لە قورئاندا بۆمان باسی دوو کەس دەکا کە گوناحیان کرد لە ئاسمان یا لە باخێکدا کە خوا لە شوێنێکی بەرز دایناوە لەسەر ڕای هەندێک لە زانایان کە ئەوانیش ئادەم و عەلەیهی سەڵات وەسەلام ئیبلیس بوون نەفرینی خوای لێبێ. ئادەم چی کرد؟ ئادەم گوناحێکی کرد بەبارە نەڕێنیەکەیدا. چی بوو؟ خوا فەرمووی لەو درەختە مەخۆ لەو درەختە قەدەغەکراوە لێی خوارد واتە خوا قەدەغەیەکی بۆ دانابوو قەدەغەکەی شکاند. ئیبلیسیش گوناحی کرد گوناحەکەی چی بوو؟ هی بەبارە ئەرێنیەکەیدا بوو ئەرکێکی بۆ دیاری کرد بوو ئەرکەکەی شوان فەرمی کڕنوشی ڕێزگرتن بۆ ئادەم بەرە بەڵام ئامادە نەبوو. تەماشا بکە ئەوەی ئیبلیس چ دەرهاویشتەی خراپی لێکەوتنەوە ئەوەی ئادەمیش بە تۆبەیەک لاچوو. بۆیە دەبێ بزانین هەمیشە گوناحە نەڕێنیەکان ئاسانتر چارەسەر دەکرێن لە گوناحە ئەرێنیەکان. بۆیە ئەگەر کەسێک نوێشکەر بێ ئەهلی چاکە بێ ئەهلی ئیمان بێ ئەهلی تەقوا بێ باجازە غەڵەت و پەڵەتیشیشی هەبێ دەتوانێت خۆی ڕاستکاتەوە. بەڵام ئەگەر ئەهلی نوێژ نەبوو ئەهلی ئیمان نەبوو ئەهلی چاکە نەبوو خۆی بۆ ڕاست ناکرێتەوە. ئەوە پێویستە ینی هەموو لایەک ئەوە بزانین کەواتە تەقوا بریتێ لە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا و جێبەجێکردنی ئەرکە شەرعیەکان و خۆپاراستن لە قەدەغەکان. باش مامۆستا گیان وەک لە ئەڵقەی دێم لە نێو بەرنامەکە باسی پلەکانی ئیمانت کرد لێرەش باسی پلەکانی تەقوا و پارێزگاریت کردوون و باز لەوە دەکەی کە هەردوو ئیمان و تەقوا تێک هەڵچێشن. پلەکانی تەقوا چین؟ ئیمانمان دابش کرد بۆ سێ پلەی سەرەکی ئیمانی هەرە بەرز یا ئیمانی ئەلئیمان المستەحەب ئیمانی هەرە پەسەند کە بریتێ لەو جۆرە ئیمانەی خاوەنەکەی دەپارێزێ نەکرد لە قەدەغەکان دەیپارێزێ بەڵکو لە شتی ناپەسەندیش دەیپارێزێ. لە خوار ئەوەوە ئیمانی پێویست ئەلئیمان الواجب بریتێ لەو ئیمانی کە خاوەنەکەی لە گوناحەکان دەپارێزێت چ شواندنی ئەرکەکان بن چ شکاندنی قەدەغەکان بن. لە خوار ئەوەوە پلەی هەرێک کەمی ئیمان بریتێ لە الئیمان المطلق یا مطلق الئیمان واتە ئەو ئیمانەی کە خاوەنەکەی لە گوناحەکان ناپارێزێ چ شواندنی ئەرکەکان چ شکاندنی قەدەغەکان بەڵام لای کەمی ئیمانی هەیە و لە بازنەی ئیمان نەچۆتە لە بازنەی ئیمان نەچۆتە دەرێ. ئەوانەی کە قەتڵ دەکەن زینا دەکەن خراپە دەکەن نوێژێک دەسوێنن ڕۆژێک دەسوێنن ئەوانە بەڵام چاکەشیان هەن بەڵام خراپەشیان هەن. وآخرون اعترفوا بذنوبهم خلطوا عملا صالحا وآخر سيئا عسى الله أن يتوب عليهم إن الله غفور رحيم. وكل سورة توبة أخوات فرمي كسانێکی کەش هەن چاکە و خراپیان تێکەڵ کردوون نزیکە خوا لێیان ببوورێ. وەکو چۆن ئیمان ئەو سێ پلەی هەیە تەقواش گومانی تێدا نییە کە
ئەویش پلە ئەڵبەتە منەوە گوتومە سێ پلەی سەرەکی ئەگە ناخۆ پلەکانی ئیمان هەر کەسە لە قەدەر خۆی ئیمانی هەیە ینی پلەکانی ئیمان زۆر زیاترن لەو سیانە بەڵام بەگشتی دابەشم کردن بۆ ئەو سێ و زانان لە کتێبەکانی عەقیدەدا باسییان کردوون. تەقواش بە هەمان شێوە تەقوای هەرە سەرێ هەیە کە خاوەنەکەی لە هەرچی سەرپێچی و لادان و تاوانە چ بەباری ئەرێنی چێ بار نێرێنیدا دەپارێزێ پارێز دەکات. بەڵێ پارێزکارە بە معنای وشە و تەقوای میانجی هەیە تەقوای واجب و پێویست کە خاوەنەکەی دەپارێزێ لە گوناحە گەورەکان چ چواندنی ئەرکەکان بن چ شکانی قەداغەکان بن و تەقوای لای خوارێش هەیە ئەوە کە خاوەنەکەی لە هەموو گوناحان ناپارێزێ چ چواندنی ئەرکەکان بن چ ئەو بەڵام لە هێندێکیان دەیپارێزێت واتە دەبێت تۆزێک لە گوناحان بگەڕێتەوە وەکو گوتم چ چواندنی ئەرکەکان بن چ شکانی قەدەغەکان ئەگەنا صفەتی تەقوای تێدا نەهاتوۆتە دی ئەوەی لەو ئاەتەی سوورەتی ئەلمائیدەدا ئاماژەی پێکراوە کە دەفەرمێ لە باسی تەقوا دەسێ جاران وشەی تەقوا خوای پەروەردگار لە باسی خۆ دوورگرتن لە خەمڕ و مەیسر ئاوا ئاەتەکان دەفەرمون يا أيها الذين آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون وأطيعوا الله وأطيعوا الرسول فإن توليتم فاعلموا أنما على رسول دعاء فرمي ليس على الذين آمنوا وعملوا الصالحات جناح إذا ما اتقوا وآمنوا وعملوا الصالحات ثم اتقوا وآمنوا ثم اتقوا وأحسنوا سيجار باسي تقوى ذكا جاريشان لقل إيمان وعمل صالح دا جاريشان لقل ثم اتقوا وآمنوا لقل إيمان دا جاريشان لقل إحسان دا كواتا تقواش قماني تدانيا كبلا و دەبێ ئینسان هەوڵدا وەکو من لە کتێبی ڕێگای ساڵح بوون بەرەو خواچووندا بە تەفسیل باسم کردووە دەبێ هەوڵدا بگاتە پلەی هەرێ سەرەی تەقوا کە ئەوەش بە ڕۆژێک و دوان نایەتە دی کەس لە پڕ نابێ بە کوڕ دەبێ ئینسان بەردەوام کار لەسەر خۆی بکە هەر وەکو چۆن ئیمان پلەیە خوا دەفەرمی يا أيها الذين آمنوا آمنوا بالله ورسوله ئیمانیان هەیە کەسی دەفەرمی ئیمان بێن واتە ئیمانێکی باشتر بێنن لە سوورەتی لە کۆتایی سوورەتی الحەدیددا خوای پەروەردگار دەفەرمی يا أيها الذين آمنوا آمنوا بالله ورسوله باسی ئیمان و باسی تەقوا دەکا یعنی تەقواتان هەیە بەڵام تەقوای باشترتان هەبێ ئیمانتان هەیە ئیمانی چاکتر بێنن ئەوانە هەمووی مرۆڤ دەبێ بۆ لای خوا هەمیشە تەماشای سەرەوەی خۆی بکە پێغمبەر وا دەفەرمێت صلی الله عليه وآله وسلم دەفەرمێ بۆ دینداری و تەقوا و چاکەکاری تەماشای سەرەوەی خۆتان بکەن بۆی ببێتە هاندەرت تا چاکتر بی یعنی کە تۆ هەر نوێژە فەرزەکان دەکەی و سونەتەکانی گەڵ نوێژە فەرزەکانی دەکەی سونەنی ڕەواتیب و ئەوانە ئەتۆ تەماشای کەسێک بکە کە شەو نوێژیش دەکا ڕۆژوی پێنجشەم و دووشەمیش دەگرێ تەماشای کەسێک بکە کە نوێژیش ناکات جا بەڵێ وەڵای من زۆریشە تەماشای کەسێک بکە لە تۆ چاکترە بەڵام بۆ کاروباری دنیایی و دنیاداری و ژیان و گوزەران تەماشای خوار خۆت بکە بۆی کە قەدری نیعمەتی خوا بزانی بۆیە تۆ ماڵ و حاڵێکی خۆت هەیە و جێ و ڕێیەکت هەیە و بەدەنت ساغە و ئەوانە تەماشای کەسێک مەکە کە بە پارەی حەرام کۆشتێکی بردوتە ئاسمانێ بۆ تەماشایەوە دەکەی بۆ حەسوودی بە کەسێک بە پارەی حەرام بە پارەی دزراوی ئەم وڵاتە چی یانی ئەوسان ئەگە بە پارەی حەڵاڵیش کابرا کۆشتی بنیات نابێ با جێی تەماشا و سەرنجت نەبێت چ جای بە پارەی حەرام کە عیبداریە بۆ دنیا و گوناهباریە بۆ قیامەت جا ئینسان دەبێ ئەوە بیکاتە بنەمایەک و بنچینەیەک کە هەمیشە بۆ دینداری و چاکەکاری تەماشا سەرەوەی خۆی بکە بەڵام بۆ ژیان و گوزەرانی لایەنی مادی تەماشای خوار خۆی بکە بۆی کە قەدری نیعمەتەکانی خوا بزانێ و ئەوەی کە خوا پێیدا و ئەوەی کە بۆی ڕەخساوە بە حەڵاڵی بە کەمی تەماشا نەکە. بڵێ مامۆستا گیان دەفەرمووی لە پێگە و پایی تەقوا هەرچی بەڵێنی چاک و گفت و مژدەی خۆشی دنیا و دوا ڕۆژن بە پارێزکاران دراون. بەڵێ ئەمە لە پێگە و پایی تەقوا. پێگە و پایی تەقوا چییە؟ بەڵێ خوای پەروەردگار
دەتوانین زۆر شت باسکەین لەو بارەوە کە هەرچی بەڵێنی چاکە هەرچی موژدەیە هی دنیا هی ڕۆژی دوایی هەمووی بەستۆتەوە بە تەقواوە بە ئەهلی تەقواوە بۆ وێنە ئەگەر لە سەرەتای قورئانەوە پێدا بێین هەر لە سەرەتای سوورەتی البەقەرە خوا سبحانه وتعالى دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين ئەو کتێبە بۆیە بە ناوی ئاماژەی دوور هذا يعني ئەمە ذاك يعني ئەولاتر ذلك يعني ئەولاتر بۆیە بۆ هێناوێتی واتە پلەپای قورئان پێگەی قورئان زۆر بەرزە لەو ڕۆیە ذلك الكتاب لا ريب فيه ڕیب دەڵێ ئەدنە شەک کەمترین دوودڵی تێدا نییە واتە وەکو خودی خۆی کەمترین دوودڵی هەڵناگرێت کە کتێبی خوایە ئەنجا یەکێک بڵێ وەڵا دەنا من لێی لە گوماندام یخۆ خوا نەیفەرمەوە کە لێی ناکەوێتە گومان دەفەرمێ کتێبەکە گومانی تێدانی جێی دوودڵی نییە بۆ ئەهلی خۆی دوایی دەفەرمێکی هودە للمتقین ڕێنماییە ڕێپێشاندەرە ڕاستەڕێکەرە بۆ پارێزکاران کەسێک پارێزکار بێ خۆی بپارێزێ لە سەرپێچی و لادانەکان بە هەردوو باری ئەرێنی و نەرێنیدا ئەم قورئانە دەستی دەگرێ و دڵی ڕۆشن دەکات و ڕاستەڕێ دەکا و بە ئامانجی دەگەیەنێ هەر لەوێ ڕابگرە هەتا بۆیەنە هەر لە نێو سوورەتی البەقەرەدا کە خوا سبحانه وتعالى دەفەرمێ يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون أي خەڵچینە ئەو بەندایەتی بۆ پەروەردگار تا بۆ خوا تام بکەن کە ئێوە و ئەوانی پێشەوەی خۆڵقاند و بەڵکو و تەقواتان پەیدا بێ کەواتە تەقوا بەرهەمی عیبادەتە ئەنجا لە دوای ئەو لە سوورەتی هەر لە سوورەتی البەقەرەدا يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون ڕۆژوتان لەسەر پێویست کرا و چۆن لەسەر ئەوانی پێشەوە بەڵکو و تەقواتان پەیدا بێ لە ڕاستیدا کاک محەممەد خوا خێر و بێری دنیا و دواڕۆژی بە تەقواوە بەسوتەوە و بۆ خۆی دەفەرمەوە العاقبة للتقوى فاصبر إن العاقبة للمتقين و دەفەرمێ والله يحب المتقين إن الله مع المتقين والله مع المتقين خوا لەگەڵ پارێزکاراندا خوا پارێزکارانی خۆش دەوێن و دەفەرمێ وإن تصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا ئەگەر ئێوە خۆراگر و پارێزکار بن فێڵ و پیلانی ناحەزانتان زیانتان پێ ناگەیەنێ و بەنسبەت ڕۆژی دواییشەوە دەفەرمێ إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر پارێزکاران لە نێو باخ و باخات و ڕووبار و کانی و سەرچاواندان في مقعد صدق لە شوێنێک کە باشترین نیشینگەیە باشترین شوێنی تێدا نیشتەجێبوونە عند مليك مقتدر لە لای خوایەکی دەستڕۆیشتووی باڵادەستی زۆر بەتوانە وخوا سبحانه وتعالى زۆر بە ڕۆشنی ڕایگەیاندووە کە دۆستانی خوا لە نێو بەندەکانیدا پارێزکارانن إن أولياؤه إلا المتقون والله ولي المتقين دۆستانی خوا تەنیا پارێزکارانن وخوا دۆست و پشتیوان و سەرپەرشتیاری پارێزکارانە زۆر ئاەتی دیکەواتە ئەفزەلیەتێکی زۆر لە نێو بەندەکان بە پارێزکاران دراوە گومانی تێدانی هەر ئەسڵ خێری دنیا و قیامەت لە گرەوی پارێزکاراندایە بەهۆی تەقواوە دەستگیر دەبێت فاصبر إن العاقبة للمتقين والعاقبة للتقوى سەرنجامی دنیا و دواڕۆژ سەرنجامی دنیا و دواڕۆژ لە گرەوی پارێزکاراندایە واتە کەسانێک کە خۆ دەپارێزن لە چواندنی ئەرکەکان و لە شکاندنی قەدەغەکان و کەسانێک کە بە وریایی مامەڵە دەکەن تەقوا واتە بە وریایی مامەڵەکردن دەڵێن یەکێک لە هاوڵان لە یەکی دیکەی پرسیوە گوتوویەتی پێناسەی تەقوام بۆ بکە ئەویش پێی گوت هل سلكت طريقا ذا شوك قال نعم قال ماذا فعلت قال شمرت واجتهدت قال فذلك التقوى ئەوتی پێناسەی تەقوام بۆ بکە وتی هیچ جار بەڕێیەکی دڕکاویدا ڕۆیشتووی شقڵ و دڕک و ئەوانە وتی بەڵێ وتی چیت کردووە وتی وەڵا خۆم هەڵ کردووە تەشک و داوێنم
لە دڕک و شەقلەکان نەئاڵێن یان شەقل و ڕێکەکان لە داوێنم نەئاڵێن وەجتەهەدت هەوڵیشم داوە کۆششم کردووە تی ئەوە تەقوایە دەڕاستێت تەقوا بریتێ لەو حاڵەتەی کاکە محەممەد ئەو حاڵەتە هۆشیاری و بێداری کە بۆ مرۆڤ پەیدا دەبێ کە هەمیشە لە خۆی وریابێ لە خۆی وریابێ ئەرکەکانی سەرشانی نەچوێنێ و قەدەغەکانیش نەشکێنێ لەو شوێنە غایب نەبێت کە خوا فەرمانی پێ کردووە و لەو شوێنەش ئامادە نەبێت کە خوا لێ قەدەغە کردووە وەکویشێ لە پیاوچاکان دەڵێ التەقوى هو أن لا يفتقدك الله حيث أمرك وأن لا يزيدك حيث نهاك خوا لە شوێنێک تۆی لێ نادیار نەبێت کە فەرمانی پێ کردووی و لە شوێنێکی ئامادە نەبێت کە خوا لێ قەدەغە کردووی معنای تۆ هەمیشە لە خۆت وریابی تەقوا بریتێ لە خۆ وریابوون هۆشیاری و بێداری تەقوا بریتی نییە لە نەکردن نا بریتێ لە کردنی چاکەکان و نەکردنی خراپەکان و هەمیشە لە حاڵەتی هۆشیاری و بێداری دابوون و چاودێری خوا بەسەر خۆتەوە بینین و چاودێری فریشتەکان بەسەر خۆتەوە بینین و بشزانی کە نەقسەیەکت نەنیەتێکت نەخولیایەکی مێشکت نەنیەتێکی دڵت نەکردەوەیەکت نە هەڵسو کەوتێکت هیچی زایە نابێ هەمووی تۆمار دەکرێت لەسەرت ئەگەر کەسێ یەقینی بەوە هەبێ گومانی تێدانی خەتێ خوار ناکە گومانی تێدانێ کە خۆی تووشی عیبداری و عیبداری لای خەڵک و گوناهباری لای خۆڵک یەشێک لەو بابەتانە چۆنێتی وەدەستێنانی تەقوایە بەڵێ ئایا مرۆڤێک دەکرێت بەبێ هەوڵدان بە دانیشتن یان بەقسان بگاتە پلەی تەقوا و پارێزکاری بەتەکید نابێ هیچ شتێک هەر ئەسڵ خوای پەروەردگار لە سوورەتی نەجم داوەکو بنەمایەکی گشتی بۆ هەموو مرۆڤانی داناوە وئەن لەیسە للئینسانی ئیلا ما سعى بۆ مرۆڤ هیچ بەرهەمێک نییە مەگەر هەوڵدات بەبێ هەوڵدان و تێکۆشان ئینسان دەستی لە هیچ خێرەی گیر نابێ و هیچ خراپێکی بۆ لە خۆی و دوور ناخرێ ئەگەر تەماشا بکەین خوای پەروەردگار وشەی تەقوای چۆن هێناوە ومن يتق الله يجعل له من أمره يسرا ومن يتق الله يجعل له مخرجا ومن يتق الله تۆ دەبێ خۆت حاڵەتی تەقوا لە خۆت دابێنێتی حاڵەتی تەقوا جا من لێرەوە مانای ئەو وشێ با بۆ زۆر لە وتاربێژەکان ڕاستکەمەوە هەر دەڵێت تەقوا یعنی لەخوا بترسە نا کوا وایە لەکوێ تێناوە مامۆستا لەکوێ تێناوە تەقوا یعنی خۆبریابوون پارێزکاری خەوف ینی ترس و خەشیەت ینی ترس بە بەزرگرتنەوە بەڵام خوا نەیفەرمەوە نا وئیایە فەتەقون خۆ دەیتوانێت بفەرمێ لە شوێنی کە دەفەرمێ فەلا تەخافوا مەخافونی وانە لەوان مەترسن لە من بترسن ئەوە لێوا دەفەرمێ ئینەما یەخشە الله من عیبادی العولەما بە مەزنگرتنەوە تەنیا بەندە زاناکان سامیان بەرامبەر بەخوا سام و هەیبەتی لێ دەکەن بەڵام لێرە کە دەبووە ئیایە فەتەقون واتە پارێزم لێ بکەن ومن يتق الله نەک یعنی لێ خوا بترسێ نا یعنی کەسێک پارێز بکات لە خزمەت خوادا واتە وریابێ کارەکانی بە پارێزەوە بکە و ئەرکەکان نەچوێنێ و قەدەغەکانی خوا نەشتێنێ بەڵام لەبەر خوا خۆ ئەگەر ناڕەنگە خەڵکی دیکە بێ گوناح نەکا بەڵام نەک لەبەر خوا چاوەڕی پاداشتەکەی نەبێ بۆیە پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم دەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا وهروە من قام رمضان إيمانا واحتسابا هەردوو فەرمایشتەکان لە صحیح بوخاری مسلم داهاتوون صام رمضان هەر کەسێ مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ بە ڕاپێبوون و بە حیساب ئەژمارکردنی پاداشتەکە لای خوا هەروە هەر کەسێک شەو نوێژ بکات لە ڕەمەزاندا واتە نوێژی تەراویح ئیمانن واحتیساب بە ڕاپێبوون و بە ئەژمارکردنی پاداشتەکە لای خوا ئەگەر بە تەمای بۆ پاداشتی خوات نەبێ بۆ ڕازیکردنی خوات نەبێ سەپانی پوشەی هیوای ڕەنگە گوناح نەکا بەس بۆ ئەوە نایکا بۆ ئەوە خۆ لە گوناحەکان دوور ناگرێت کە خوا بڵێ ئافرین و دەستخۆشی لێ بکا و پاداشتی بداتەوە هیچ نابێت چاوەڕێ هیچ بێ یا کەسێک لە خۆ مەسەلەن خزمەتی خەڵک دەکا چاکەیەک دەکا بەڵام پاداشتەکەی بۆیە نییە کە بخوا پاداشتی داتەوە کە بۆ ئەوەی نییە ئەی بۆ چێتی وڵات زمێرم بڕتادەیجە با مرتاح بێتەوە ڕایە پاداشتەکە وەرگرتەوە یا خەڵک باسی بکەوە خەڵک ئەوە باسی کردی کەواتە دەبێ هەمووی پەیوەست بکرێتەوە بە خواوە بە پاداشتی خوا بە ڕەزامەندی خواوە جا تەقوا وەکو گوتم
دەبێ بەو شێوەیە بێت دەبێ ئەو پرۆسەیە مرۆڤ خۆی پێی هەڵدەستێ وەکو خوای پەروەردگار هەموو جارێ بە فعل هێناوێتی ئین ئەولیاؤه ئیلا المتقون متقون ئەوە ئیسمی فاعیلە کۆی ئیسمی فاعیلە ناوی بکر واتە ئەوانەی خۆ پارێزەران ئەوانەی خۆ دەپارێزن پارێزکاران. زۆر چاکە لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستایی ناوڕێکی کورت وەردەگرم و بەردەوام دەبین لە ئەڵقەی 12 بەڕێزان و خۆشەویستان دوای ناوڕێکی کورت دەگەینەوە خزمەتتان ئینشاءالله. دووبارە سڵاوتانە بێ خۆشەویستان بەردەوام دەبم لە ئەڵقەی 12 لە بەرنامەی ڕۆشنایی لە خزمەتی جەنابی مامۆستای. مامۆستا گیان گەیشتین بە بەرهەم و دەرەنجامەکانی تەقوا. ئەم بەرهەمانە چین کە کەسێکی پارێزکار وەدەستی دێنێ؟ ئەو بەرهەمانە زۆرن وە جۆرا و جۆریشن. یەکەمین بەرهەمی تەقوا بە بۆچوونی من کە وەکو گوتم زۆر و جۆرا و جۆرن وە دەگونجەیەکێکی کە ڕیزبەندەکەی بە زۆریشکە داڕێژەیەکی دیکە لە شتێکەوە دەست پێ بکە. بەڵام بە بۆچوونی من یەکەمین بەرهەمی تەقوا ئەوەیە کە مرۆڤ دەپارێزێ ینی حاڵەتی تەقوا مرۆڤ دەپارێزێ لە گوناهباری بە هەردوو چەم کوواتایەکەی کە پێشتر باسمان کرد چش چواندنی ئەرکەکان چ شکاندنی قەدەغەکان و تەقوا مرۆڤ بەهێز دەکا بۆ تاعەت بۆ فەرمانبەری خوا و تەقوا وا لە ئینسان دەکا کە بەندایەتی بۆ خوا و خواپەرستی لەسەر شان سووک بێ نەکەر ئەوە بەڵکو چێژی لێ وەربگرێ. لە نێو کوردەواری خۆماندا هێندێ وشە هەن هێندێ تعبیر هەن بۆ وێنە کاکە وڵای با نوێژەکان لە کۆڵ بکەینەوە یا کە مانگی ڕەمەزان دێوە ڕەمەزان هات وەکو بڵێ مەترسیێکی گەوریان ڕوبەڕوو بێتەوە. ئەوە هەمووی دەگەڕێتەوە بۆی کە ئەو خەڵکە لە حکمەتی نوێژ و لە حکمەتی ڕۆژ و لە حکمەتی دینداری حاڵی نەبووە و ئەو خواپەرستیانە کە ئەنجام دەدات چێژیان لێ نابینێ. ئەگەر نا دەبێ وڵێ ئەوە ڕەمەزان هات یعنی بە دڵخۆشی خەڵات و بەراتێکت بۆ بێ. یان مەسەن نوێژەکان وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کاتی نوێژ دەهات دەیفەرموو ئەریحنا بیها یا بیلال ئەی بیلال ئاسوودەمان بکە بەهۆی نوێژەوە. واتۆ بە نوێژەکەمان دڵمان ئاسوودە بێ و خژنمان بۆ بێ ئارامیمان بۆ بێ کە تۆ تەماشا بکە ئینسانەکە بێنتە بەر چاوی خۆی. ئەگەر کەسێک بڵند کاکە ئەوە ژوانگە و موعیدەکەت بۆ دانراوە لەگەڵ فڵان بەرپرسە لەوانەیە دوو سێ ڕۆژ پێشەوە خۆی مشەوەشکە چ پۆشاکێک لەبەرکە چۆن بچێ چی بڵێ چی بکە وانە ئەتو وەرە خوا سوبحانە وتەعالا ئەو کەڕەمەی خوا جەلە جەلالوه لەسەر بەندەکانی خۆی پێویست کردووە ڕۆژی 5 جاران بچە خزمەتی ڕۆژی 5 جاران ژوانگەی بۆ داناوین موعید و میقاتی بۆ داناوین ئین الصەلاتە کانت علی المؤمنین کتابا موقوتا 5 جاران خوا ئێمەی ئیلزام کردووە ئێمەی پابەند کردووە بچینە خزمەتی بۆ نەوەکو بۆ خۆمان عەقڵمان پێ نەشتێ بچینە خزمەتی توێتی هەر دەبێ بێن کە دەچی خزمەتی چی دەکەی. ئەگە خەڵک بیر لە معنای نوێژ بکاتەوە بەڵام خۆ بەداخەوە خەڵک زۆری نوێژ دەکە و نازانێ وەزانە هەر حرەکاتێکی فیزیکیە زۆرجار حرەکە فیزیکەکانی بە نیوە ناسڵی دەکەن. بەخوا من هێندێک مامۆستاشم دیون نە ڕوکوعی تەواوە مەسەلەن ئەوە الله ئەکبەرەکان هەر ئاوا دەکەن الله ئەکبەر ئەیوتوکە ئەوە چ حرەکەیەکەوە الله ئەکبەر هەردوو دەستە تەماشای سونەتکە کە مرۆڤ لێرەوە بۆ مامۆستایانی بەڕێز دەیڵێ حرەکەی تەواو بکەن. دەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەردوو پەنجەی گەورەی هەموو پەنجەکانی دەبردە لای گوێ نەرمەی گوێ الله تەواو و تەماشای ئەو کتێبانە بکە کە باسی وەرزش دەکەن دەڵێ حرەکەی نیوە ناچڵ خراپە حرەکەی تەواو ئەمجا بۆ چوونە ڕوکوع دەبێت دەستت ڕەخکەی ئەوە بکەی بۆی تا پشت و ملت یەک بێ عەدل بێ نەک سەر زۆر نەویکەی یاخود بە عاسم دەستت گێنی ئێرە نا دەبێت دەستت دەست ئێرە داگری یا بۆ سەڵاودانەوە هیوادە ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵا ئەسەلام هاکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەماشای کتێبەکانی سونەتکە کە سەڵاوی دەدایەوە ملی وا دەسوڕاند ئەم ڕومەتەی لەو لاوە دیار دەبوو ئەم ڕومەتەشی لەو لاوە دیار ئاوە
تەواو السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله برادێکم گرفتی فقراتی ملی هەبوو گوتم کاکە تۆ چۆن سەڵاوتی ئاوە یەکتم کاکە تۆ سەڵاودانەوەکە سونەتی نییە توی چۆن گوتم ئاوە سەڵاودەوە دووسێ ڕۆژان وتی مامۆستا ملم دێشێ تەشەنووجی کردەوە وتم ئاخرەوە لەبەر قەت وات نەکردووە دوای وتی مامۆستا زانی گرفتی فقراتی ملم بەو شێوە نەما یەکتم کاکە وایە زانایانی جەستەناس یعنی فیسیۆلۆژی کتێبێکم الصلاة والرياضة البدنية دەڵێ لە حاڵەتی شوێنە ڕکوعدا لە 7 هەتاکو 10 سانتیم بڕگەکانی پشت دەکشێن تەنیا لە حاڵەتی ڕکوعدا بەشەتی ڕکوعی سنەتی بێ هەروەها تەحیات هەروەها هەموو جموجۆڵەکانی دیکە ئارامگرتن لە ڕکوع و سەجدەدا مەبەستم لە چیڕە ئەوەم واهێنا بەرهەم و لە بەرهەمەکانی تەقوا لە ڕاستیدا تەقوا بەرهەمەکانی لەسەر جەستەی مرۆڤ دەردەکەون لەسەر ڕوحی دەردەکەون لەسەر ژیانی تاچی لەسەر ژیانی خێزانی لەسەر ژیانی کۆمەڵایەتی لەسەر هەموو شتێکی دەردەکەون چونکە خوا سبحانه وتعالى ئێمەی پابەند نەکردو هیچ ئەرکێکە و مەگە قازانجی خۆمانی تێدایە من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها هیچ شتێکی لێ قەدەغە نەکردو مەگەر لەبەر زیانی خۆمانی تێدایە بۆیە بەرهەمەکانی تەقوا هەم لەسەر جەستەی مرۆڤ دەردەکەون تۆ تەماشا بکە کەسێ خۆی لە قۆمار شەراب خواردنی پیس جگەرە کێشان نێرگە لە کێشان مەیخۆری مادە سەرخۆشکارەکان بپارێزێ جستێکی ساخی دەبێت وە کەسێک خۆی لەو هەڵسو کەوتانە بپارێزێت کە خوا قەدەغەی کردوون و ئەو هەڵسو کەوتانە ئەنجامدا بەو شێوە مامەڵە بکات کە خوا دیاری کردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەسەلە لە قەزەی خواردن و خواردنەوەدا وەکولوا وەشرەبوا وەلا تسریفوا زۆربەی خەڵکی لەم ڕۆژگارەی ئێمەدا لە دنیادا وایە گرفتارە بە کێشی زیادەوە بە قەڵەوی سەرچاوەیە وەکو من لە نامیلکەی وەرزش و هەڵسەنگاندنێکدا باسم کردووە قەڵەوی سەرچاوی بۆ کۆمەڵێکی زۆر لە نەخۆشیەکان دەمارەکانی خوێن دەگیرێن تووشی فشاری خوێن دەبێت تووشی شەکرە دەبێت تووشی چی دەبێت تووشی چی دەبێت گرفتی فەقەرات بڕگەکانی دەبێت گرفتی جومگەکانی دەبێت هەمووی هی قەڵەویە من کابرایان کات بۆلام بۆ خۆی چەندە ڕێک هێندەی زیاد بوو یعنی باڵای 170 سانتیم بوو خۆی دەبوو 70 کیلۆ بێ وانە بڕوا بۆ 75 ئەوان بەڵا ئەو 140 کیلۆ بوو کۆمەڵێک نەخۆشی و گرفت وشتی هەبوو مشتم کاکە ئەتۆ هەچاکە ئاواش ماویوتی بۆ تۆوەکو هەموو دەمە یەکێکی وە خۆ دەکۆڵێ بێ بەڵێ تو 70 کیلۆنی 70 سانتیم 170 سانتیم وتی بەڵێ تم زانایانی پزیشکی گەرە دەڵێن سەتەکەی لێ فڕێدا دەبێت ئەوەندە کیلۆ تو دەبێت 70 کیلۆ بێت تو 140 کیلۆ وەکو هەموو دەمە نەفەریشەوە خۆت بە کۆڵێەوە بێ ئێستا دەتێوە ساغبی چوار هەنگاو دەڕۆیش هەناسە بڕکەتە جا بەهۆی تەقواوە وكلوا واشربوا ولا تسرفوا تقوى يعني شيء يعني پابندی بە بەرنامەی خواوە بە حەڵاڵ و حرامەکانی خۆی پەروەردگارەوە یەکێک لە حیکمەتەکانی ڕۆژوو ئەوەیە کە دەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون بۆ ئەوەی پارێز بکەن پارێز بکەن لە چی پارێز بکەن لە قەڵەوی پارێز بکەن لەو نەخۆشیانی کە لە قەڵەوی پەیدا دەبن پارێز بکەن لە چروکی و ڕژدی پارێز بکەن لە شڵێسی و نەوسنی لەگەڵ ئەوەی واجبە لەگەڵ ئەوەش کەوا کۆمەڵ حیکمەتی دیکەی زۆر تێدایە کەواتە تەقوا بەرهەمەکانی لە ڕووی جەستەیەوە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی ڕوحیەوە لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی سلوکی و ئەخلاقیەوە لە ڕووی خێزانیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە کاکەی وا هەیە بۆ چوار پاروی چەور و گەرم دەبێتە کۆیلە ئەگەر تۆ ئەهلی تەقوابی چاود لە حرام نابێ بە حەڵاڵیش کە قەناعەت دەکەی چاو لە حرامیشی زۆر بۆر نابێ خۆت دەپارێزی شڵێس و نەوسن نابی یعنی ئەمە بەنسبەت دنیا بەنسبەت ڕۆژی دواییشەوە گومانی تێدانێکە مامۆستا گیان هەرچەند تیشکێکت خستە سەری باس کردووە لەگەڵ ئەوەی پارێزگاری چەمچی مەسەلەن ڕۆحی و ئیمانی هەیە بەڵام گەلێک چەمچی دیکە و مانای دیکەی تێدا هەن بۆ نمونە ئەوەی باس کرد هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی کۆمەڵایەتی
هەم لە ڕووی ئەوەی کە عیبادەتە جا دەمەوێت بینە سەر بەڕاستی بابەتە سیاسیەکەی. ئێستا جۆرێک لە سیاست لە دنیا بە تایبەتیش لەو هەرمی خۆمان دەکرێت کە هیچ بنەما و هیچ سلوچێکی تێدا نیە کە بۆتە گرفتاری بۆ خەڵک. ئەمە چ پەیوەستە بە بابەتی تەقواوە؟ لەو ڕۆ پەیوەستە کە کوردەواری خۆمان دەڵێن لەو کەسە بترسێ لەخوا ناترسێ. بەڵێ زۆر جار گوتوومە ئەو چینە سیاسیەی لەم ڕۆژگارەی ئێمەدا زۆربەی هەرە زۆریان ڕەنگە تاکو تەلایەکیان تێدا هەبن، بەڵام چینە سیاسیەکە چینە حکومڕانەکە بەگشتی لەوەن کە لەو جۆرن کە سەر بەرەوخوا بەرز ناکەنەوە، خوا و خەڵک نابینن. لێرەوە بێ تەقوای سەرچاوە دەگرێ. تەقواداری لە ئیمانەوە سەرچاوە دەگرێت، باسم کرد. تەزکیە لە ئیمانەوە سەرچاوە دەگرێت، لە بەندایەتی بۆ خواوە، لەوە کە تۆ بزانی بۆ لێرەی، بزانی کە تۆ لە تاقیکردنەوە دای، لەوە بزانی کە تۆ چ ئەرکێکت پێش پێدراوە، کە تۆ بزانی ئەم ژیانە دنیای چۆن ڕەخسێنراوە. ئایا بەس بۆ خۆت و حیزبەکەت؟ ئایا بەس بۆ خۆت و بنەماڵە و ماڵەکەت؟ بەس بە خۆت و عەشیرەتەکەت؟ ئەوە چه بیرکردنەوەیەکە؟ بۆیە من زۆر جار گوتوومە و لە کۆبنەوەی تایبەتی کە ئەنجام دەدرێن لەگەڵ لایەنەکان گوتوومە کاکە بناغەی گۆڕانکاری لەم وڵاتەی ئێمەدا کە هەموو دەزانن دەبێت گۆڕانکاری بکرێت، هەمووی دەڵە دەبێت. ومە کتێبێکم لەو بارەوە بە تایبەت چەند کتێبێکم نووسیوە، بەڵام بە تایبەتی قورئان و پاکسازی و چاکسازیکردن لە هەرێمی کوردستاندا، هەروەها ڕوانینێکی ئیسلامیانە بۆ واقعی ئێستامان، هەروەها کاتی خۆی چارەسەری کێشەی کورد لە نێوان ئیمان و پەرلەماندا، کوردستان بۆ وێران بچۆن ئاوادان دەبێتەوە. کۆ بەڵەشتم لەو بارەوە نووسیوە. گومانی تێدا نیە کە ئەگەر بمانەوێ پاکسازی و چاکسازی بکەین، بمانەوێ گۆڕانکاری بکەین، دەبێت لێرەوە بیکەین زۆری بیرکردنەوەمانەوە. کەسێک یا حیزبێک یا باندێک کە پێوە ئەم عیباد و بیلادە بۆ ئەو دروستکراون، وەکو چۆن جوولەکەکان جوولەکە دەڵێن غەیری جوولەکە بۆ خزمەتی جوولەکە دروستکراوە، وەکو چۆن ئاژەڵ و ماڵات و مەڕ و بزن بۆ خزمەتی مرۆڤان دروستکراون، مرۆڤەکانیشون بۆ خزمەتی گەلی جوولەکە دروستکراون. بۆیە جوولەکە لە هەر شوێنێکی بوو بن بەو عەقڵەتەوە هەمیشە کێشەیان بووە کە پیان وا خەڵک دەبێت لە خزمەتی وان دابێ، یە خەڵکی لە خزمەتیاندا نابێ. کەواتە ئەوە هەر جوولەکە نین، خەڵکی دیکەشەی وەکو جوولەکان بیر دەکاتەوە کە پێی وایە خەڵک هەموو لە خزمەتی وان دابێ. ئەتو هەر چۆن نێو نەستیەوە، نەستی دەڵێ هەست و نەست، چۆن نێو نەست و ینی دڵ و مێشتیەوە پێی وایە کە ئەو لە جۆرە قوڕێکی دیکە دروست بووە، خەڵک دەبێت لە خزمەتی وان دابێ. بۆی ئەگەر خەڵک ئەوەندی کە خزمەتی پێ دەکات پێی وایە ئەرچێتی، ئەوەی نەیکرد پێی وایە گوناحبارە، دەبێت خزمەتم بکەی. بۆ دەبێت ئەو عەقڵەتە بگۆڕدرێ کاکە، دەبێت ئەو عەقڵەتە بگۆڕدە کە پێت وابێ ئەو وڵاتە بۆ ماڵێک دروست بۆ دوو ماڵان، بۆ حیزبێک، بۆ خزم و حیزب دروست بووە. نا ئەم وڵاتە بۆ هەموو خەڵکی ئەم وڵاتە دروست بووە. والأرض وضعها للأنام، خوا دەفەرمێ خوا زەوی داناوە بۆ خەڵک، خلق لكم ما في الأرض جميعا، ئەوەی لە زەویدا بۆ هەمووانتانی خوڵقاندووە، نەک بۆ هێندێکان و ئەوانی کە سوال و سەدەقەی بەردەرگای ئەوانی دیکە بکەن. دەبێت لێرەوە بگۆڕدرێ و لە هەست و نەستەوە بگۆڕدرێ، ئەوەی کە خوا دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوا واقعی هیچ کۆمەلگایەک واتە واقعی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریان ناگۆڕێ تاکو ئەوان واقعی دەرونی خۆیان نەگۆڕن، حاڵ دەرونی خۆیان بریتێ لە چی سێشت بیرکردنەوەکانیان، هەست و نەست و خولیا و نیاز و مەبەستەکانیان و ڕەوشت و ئاکارەکانیان دەبێت لەوێ بگۆڕدرێ. بەڵێ ئەمجا لەوێوە گۆڕین، وەکو من زۆر جار گوتومە پاکسازی بە پاکان دەکرێت، چاکسازی بە چاکان، ڕاستکردنەوە بە ڕاستان و ئیسلاحی بە ساڵحان دەکرێت. لێرەوە تۆ دەبێت خەڵکیی ئاوا بێنی، ئەگەر نا ئەوەی کە خراپەکار و تاوانبار بێ إن الله لا يصلح عمل المفسدين. هەتا ئەم چینە سیاسیە ئاوا ئەوە بیرکردنەوەیان بێ، ئەوە هەست و نەستیان بێ، ئەوە ڕەوشت و ئاکاریان بێ، بەتەمان بە هیچ خێرێکیان لێ هەڵبوەرێ. إن الله لا يصلح عمل المفسدين، خوا کاری تێکدەران چاک ناکە، کەواتە خەڵک دەبێ بۆ خۆی خەم بخوا، دەبێ مشهوری لەبەر بێ، با بەخۆ تۆ نابێت چاوەڕێی مەرحەمەتی ئەو بی، ئەو چانە بوو.
ئەو شێتان زەفەری پێ بردو چاکنە و پێوایە تو دەبێت لە خزمەتی دابی کە خزمەتت نەکرد پێوای گوناهباری نەک پێیوا بێ کە دەبێت لە خزمەتی تۆ دابێ خۆ تۆ تەماشا بکە لە هەموو وڵاتان بەرپرسان لە خزمەتی خەڵک و وڵاتدان ئەوانەی ئێمە دەڵێن دەبێت خەڵک لە خزمەتمان دابێ لە خزمەتی کوڕیشمان دابێ ئەوە لەکوێت هێنا لەکوێت هێنا ئەو بیرکردنەوەیە هیچ علاقەی بە ئیسلامەوە نییە و هیچ علاقەی بە عەقڵ و منتیقەوە نییە هیچ علاقەی بە عەلمانیەت و بە دیموکراسیەتیشەوە نییە شتێکی ماڵی قەڵب و سەرۆخاوە کە ئەو ناو نیشانەی هەڵیشیان گرتووە مامۆستا کۆتا پرسیارم ئەوەیە کەواتە هەموو ئەو درم و نەخۆشی و ناخۆشی و ناڕەحەتیانەی کە ئێستا هەیە دەتوانین بڵێن دەرمانەکەی دیارە کە لە نێو قورئان و سونەتدایە بەڵام ئێمە یان ئەوەی کە کار بەدەست و ئیش بەدەستە پێی نازانی و ئەم ڕێزکەیە ناگری وەڵا گومانی تێدا نییە کە قورئان و سونەت و فەرمایشتی خوا و ڕێبازی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم بۆچی نێردراون بۆ کە خەڵک بەختەوەر بێ خەڵک پاک بێ چاک بێ ڕاست بێ ساغ بێ و پێکەوە تەبا بێ و ڕێک بێ و دادگەری بچەسپێ باسمان کرد کە هەموو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بۆ دووشتی سەرەکی هاتوونە ژیانی بەشەردا یەکەم وەکو پەیوەندی نێوان خۆیان خوا تەنیا خوا پەرستراو بێ تەنیا خوا بەندایەتی بۆ کراو بێ ئەو پەڕی خۆشویستنت ئەو پەڕی سام و هەیبەتت ئەو پەڕی پشت پێ بەستنت ئەو پەڕی ملکەچیت ئەو پەڕی بە گەورە و بەرزگرتنت تەنیا بۆ خوا بێ ئەوە یەک لەولاشەوە خەڵک بە دادگەری بەڕێوە بچن هەموو پێغەمبەران بۆ ئەوە هاتوون سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ ئەگەر خەڵک ئەهلی تەوحید و ئیمان و تەنیا خواپەرستی بێ یەکدی نەپەرستن یەکدی ئێستای وا هەیە وەکو فرعەون ناڵە دەبێ من بپەرستن بەڵام بە زمانی حاڵ دەڵێ دەبێت لە خزمەت من دابن لە خزمەتی من و خزم و حیزب و دەور و بەرم و ماڵم و ئەوانە بدابن ئیجا کۆکە هەمان مەنتیقە فرعەونیەکەیە با بە زمانی جوانەڵێ با بە زمانی حاڵ وا دەڵێ بە زمانی حاڵ بەڵام پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بۆ ئەوە هاتوون خەڵک تەنیا خوا بپەرستێ دەبێت خەڵک هەموو بەندەی خوا بن و پێکەوە براو تەبا بن و پاشان لە نێوخواندا دادگەری بەڕێوە بەرن ئەم وڵاتی ئێمە پڕ نەکراوە لە زوڵم و ستەم ئەم وڵاتەی ئێمە کەمینەیەک تێدا نەبوونە ملیارلێر نەبوونە خاوەنی هەموو شت خێربێری ئەم وڵاتە کەمینەیەک نایفرۆشن و هەرزان فرۆشیان نەکردووە و خەڵکی دیکە زەخەی چاوێتی ئەم وڵاتە ئێمە کەمینەیەک تێدا یەکی چەند دۆنم عەرزیاندا نەبڕیوە زەوی کشت و کاڵی خەڵکی دیکە 100 مەتر دوژای دەست ناکەوێ لەو بەین دەچوون ماڵی برایەکمان کوتم خانووەکەت چەندە کوتی وەڵا 7 مەترە 7 مەترەکەشتی ئەویش بخوا مامۆستا بە 100 قەرز و خۆڵە تا دەستمە کەوتووە دە کەسانی دیکە هەن هەر لەبەری کوڕی فڵان کەسەوەنەوەی فڵان کەسە و برازیان فڵان خزمی فڵان کەسە چەند زەوی کشت و کاڵی کردوتە مەزرعە ئەوە پارەی لێرە جێ نابێتەوە پارەکە لە دەرێ دایی دەنێن لە بانقەکانی دەرێ لەوێ و تێل و شتی پێ دەکڕن پێت وا خەڵک نازانێ ئەوە پاشان تۆ دڵی چت پێی خۆشە بەوە تۆ ماڵی خەڵکە ماڵی خەڵکە کاکە تۆ ئێمە لەو شاخ و داخە بووین هەموو پێکەوە وەکو یەک دەژیاین پاتەی وێنمان لە پێ دەکرد بەرگ و پۆشاکمان جێگە و ڕێگەمان ئێستا تۆ سەرت گەیشتۆتە کە کەشانی فەلەک نەکی خۆت بەوەی کە بە سەربەنێکیش دەگاتەوە تۆ ئەوە کوردایەتێکت بوو ئەوە شۆڕش و خەباتەکەت بوو ئەوە بەرهەمەکەیەتی ئەو ڕاپەڕینەکە کرا ئێمە کە ڕاپەڕین کرا من لە یادمە بە یەک ڕۆژدا زۆربەی قیادەی سیاسی کورد هاتینەوە جوولێ گیانەکەم خواخوامان بوو کەسێ فەرمومان لێ بکە فەرمون نانێکی گەرممان داتێ خواخوامان بوو خەڵکی بڵێ کاکە فەرمون هیچ پشمان نەبوو یعنی خەڵک هیچی نەبوو کەچی ئێستا فەرموو چی لێ هات ئێستا ئەو خێربێری ئەم وڵاتە لەکوێیە لە دەستی کەمینەیەکی ملیاردێردا لە حیزب و خزم خەڵکی زەقەی چاوێتی ئەمە وەسع دەگونجێ بەردەوام بێ ئەوە بێتەقواییە کە خەڵک نازانێ زۆری بەداخەوە هەندێک کەس شەمکی تەقوایان لە هێندێک شتی شخصی لە هێندێک شتی ڕوحیدا کورتەڵێناوە نا تەقوا ئەوەی خۆ لە زۆڵم بپارێزی ئەو ئاەتە مبارەکەی سوورەتی ئەلەنعام کە دەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون ئەمە ڕاستە شەقامی منە خوا وا دەفەرمێ ئەمە ڕاستە ڕێی منە شوێنی کەون شوێن ڕێزکەکان مەکەون ئەگەنا لە ڕێبازی خوا دەترازێن ئەم ئامۆژگاریەی بۆیە کردن تاکو تەقواتان پەیدا بێ تەقوا ئەوەیە کە بە دوای ڕاستە شەقامی خوا بکەی بە دوای ڕێزکە و بیردۆزان نەکەوی تەقوا ئەوەیە کە تو بۆ خوا سوڵحەوە بی خێروبێری ئەم وڵاتە بە ئەو خەڵکی ئەم وڵاتە بزانی نەک بە هی خۆت و حیزبێک و
جا تو عجایبەوەی زۆربەی خەڵکەکەش کە واقعەکە ئاوا دەبینی هەر لەگەڵیشیدا دەڕوە هەر بەو کۆیلایەتی و بەو خۆڕادەستکردنەی ستەمکاران و بەو هەر ڕازی و لاموجیمیش ناکە لە دەرونی خۆشیدا نەفرینیان لێ دەکە بەڵام جورئەت و بوێری نییە ئەمە دەبێ بگۆڕدرێ ئەمە بێتەقواییە ئەمە بێتەقوایی ئەم وڵاتی وا لێ کردووە و بێتەقوایە کە خەڵکی ئاوا بۆ شوێ خەفەتخان کردووە بێتەقوایی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەخلاقی سلوکی بەڵێ زۆر سپاس زانا و بیرمەندی کورد جەنابی مامۆستا عەلی باپیر کە لە ئەڵقەی 12هەم لە بەرنامەی ڕۆشنایی لەگەڵ مامۆی سپاست دەکەم سپاس بۆ ئێوەش بۆ خۆت و هاوکارانت کاکە موحەممەد گیان زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان بۆ هاوکارانم تا بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه